ئەوڕۆ بە خۆشحاڵیەوە ئەوان هاتینە سەردانی کۆمیسیۆن دەکەن لۆی لە نزیکەوە ئاگاداری ئامادەکاریەکانی کۆمیسیۆن بن لە بۆ ڕیفراندۆم و هەروەها ئەوان پلانیان هەیە بۆ هینانی چاودێری بیانی بۆ چاودێریکردنی پرۆسەکە هەموو ئامادەکاریە لۆجستیەکان کارژێڕیەکان داراییەکان ئیجرائیەکان لە بۆ هەموو کوردستانی عێراق بەیەک ئاز دەڕوە تەنها یەکشت دەمینتەوە لە بۆ ئەو ناوچانە کە پێویستە ئەوانە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەن و داوا لە کۆمیسیۆن بکرێن کە ئەمە ئەو کوردستانێکی ئێستا ئامادەمان کردی لیستەکانی تۆمار دەنگدەرانمە ئامادە کردیا کە لەو شوێنانە بنکەیان لۆ بکەینەوە دەنجی خۆیان بدەن ئێمە ئامادەین بە هەموو بوارەکانی کە تایبەتە بە ئێمە کە بنکە لەو شوێنانە بکەینەوە زۆربەی زۆری قەوارە سیاسیەکان گلەی و ڕخنیان هەبوو لە تۆمارنامەی دەنگدەران ئەوەی کە لە کۆمیسیۆنی عێراقی بوو بمانەوە نەمانێ ئەو داتابێسی کە لە بۆ تۆمارنامەی دەنگدەران بەکار هاتووە لە 2005 تا ئێستا پشتی بەستێ بە داتاکانی کۆمپانیای خۆراک ئەو داتانەی کە لە هەموو پارێزگاکەێنێ بۆیە ئێمەش بە ناچاری پشمان بۆ داتایانە بەستووە و بەڵام دوای ئەو داتایانە کە ئێستا وەرمانگرتووە کردارش نوێکردنەوە عەرز و تەعنی بۆ دەکەین لەگەڵ کیانە سیاسیەکان بۆی ببتە جێی متمانەی هەموو لای ئێمە نزیکەی 2 ساڵە کە لە پەیوەندی و هاوکاریکردنی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی یاریمی کوردستاندا ئێمە ئەوڕۆکە لێرەین ئامادە بووینە بۆی کە دیراسەی ئامادەکاریەکان بکەین بۆ پرۆسەی ڕفراندۆم حەز دەکەین کە چاودێرە نێودەوڵەتیەکان بانگەش بکەین بۆی کە ئامادە بن و چاودێری پرۆسەی ڕفراندۆم بکەن لە 25 ئایلولی ئەم ساڵدا